یانەی سیروانی نوێ یەکەم برنەوەی لەم وەزە بەرامبەر یانەی ڕانیە نووسێەوە و کۆتایی بە ئەنجامە خراپەکانی هێنا. لە دەستپێکی هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان لەسەر یاریگای زانکۆ یانەی سیروانی نوێ پێشوازی لە یانەی ڕانیە کرد. نیوەی یەکەم هەرچەندە یانەی ڕانیا باشتر دەبینرا، بەڵام هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی و بە یەکسانی و بەبێ گۆڵ هەردوو تیب گەڕانەوە ژووری جلگۆڕین. لە نیوەی دووەمی یاریەکەدا یانەکەی شاری سلێمانی تەواو کۆنتڕۆڵی یاریگای کرد. لە خولەکی 71 ئایا دیاری بە شێوازێکی جوان گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. زۆری نەخایاند و لە خولەکی 78 جیهان جەلال گۆڵی دووەمیشی بۆ سیروانی نوێ زیاد کرد. لە کۆتا خولەکەکانی یاریەکەشدا ناوبژیوان لێدانێکی سزای لە بەرژەوەندی ڕانیا هەژمار کرد و دیار عەلی ناسراو بە حەمکە سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵی یەکەمی پێ تۆمار کرد. بەڵام لە کۆتاییدا سیروانی نوێ بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوەی یاریەکە بوو. دوای کۆتایی هاتنی یاریەکەش هەڤاڵی گۆڵ پارێزی سیروانی نوێ بە کارتی سوور کرایە دەرەوە. ئەمڕۆ بەڵێ بە تایبەت زۆر گرنگ بوو بۆ ئێمە، چکە ئێمە لە سیاری ڕابردووە نەماتوانی بوو یارەکان ببینەوانێ، بەڵام چەند یاریەک ئێمە قابلی سێخاڵەکە بین، بەڵام شانس یاوەرمان نەبوو. ئەمڕۆ سپاس بۆخوا باش یاریشمان کردو و یاریزانەکانیشمان ئەمڕۆ مۆفەق بوون لە گۆڵکردنە. ئەمەگەڕنمە بۆەوەی کە ئێمە ئەو دەڕۆژە دانیشتین زۆر تاسی لێمان کرد بەڕاستی، لەگەڵ ئەوەشا خۆتان بینیتان یعنی بە چاو خۆتان 1-2 هەلی 100% گۆڵچەکەیان دەری کرد کە هیچ بەیس ئێمە مستحقی گۆڵ بووین و دەدەقەی ئەخیرە ئەتوانم بڵێم ڕیتمی ئێمە دابەزی گۆڵیان کردو بە هەڵی تا کەسیش و بەڕاستی. لێرە شەو داوای لێبردن لە هەندەرانی یانەی وەرشی ڕانیەکەم ڕاستی ئەمڕۆ تاحکیم ڕۆڵێکی باشی بینی و ئەتوانم بڵێم 100% ئەدای باش بوو. بەمبرنەوەیە سیروانی نوێ خاڵەکانی بۆ 5 خاڵ بەرز کردەوە و لە یاریدا هاتووش میوانداری لە یانەی شەقڵاوە دەکات. هەرچی یانەی ڕانیێشە 6 خاڵی هەیە و یاری داهاتوو لە دێربی ڕاپەڕین دەبێتە میوانی یانەی 4 قوڕنا. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمە.